خۆشەویستان هەر یەکێک لە ئێمە کە لە کارێک داین لە وەزیفەیەک داین لە شوێنێک ئیشەکەین هەتا ئێستا ئێمە کە پێشکەشکارین ئەمە وەکو پیشەیەک ئەوانەی کە لە ژوورێکی مەکتەبی دانیشتون لەسەر مێز و کورسێک و ئەوراقی فەرمانبەرەکانیانێتە بەردەست کە کاروباری کارجێڕی و ئیداری ئەبەن بەڕێوە هەموو کەسێک کە لە ئیشێکایە پێویستی بەوە هەیە کە کارامەیی لە ئیشەکەی خۆیان بکات پێویستە کارامەی بەدەست بهێنێت پێویستە دڵسۆزی بە خەرجات چونکە ئەگەر وانە بێت ئەم ئیشە وەکو ئاوێکی مەنگی لێدێ ئەم ئیشکردنە ئەم کەسە لەم ئیشەیە وەکو ئاوێکی مەنگی لێدێ و دواتر بۆگەنەکە و لە ناویش ئەچێ و هیچ بەرەو پێشچوونێکیشی نابێت جا ئێمە ئەمڕۆ باز لە کارامەیی لە کار و بەڕێوەبردن ناکەین هەم کار هەم بەڕێوەبردن بە میوانداری زۆر بەڕێز کاک ئیحسان زەڵمی پسپۆڕی کارگەڕی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانەیە کاک ئیحسان بەخێر بێت. زۆر سپاس سەرکەوتوو بن بەخێر بێ. ئەگەر پێناسێکی کارامەییمان بۆ بکەی جارە بزانین کارامەیی چییە بەچی ئەوتری کارامەیی چی ئەگرێتەوە بۆی بچینە ناو بەرنامەکەەوە. وەڵا بەناوی خوای گەورە میهرەبان دەستخۆشی بۆ ئێوە و سڵاویش بۆ بینەرانتان بەخێر بێ. تەبان کارامەیی بریتیە لە ئەنجامدانی کارێک بە شێوەیەکی سەرکەوتوو لە کاتی خۆیدا ئەنجامدانی کارێک بە شێوەیەکی سەرکەوتوو لە کاتی خۆیدا. جا بۆ ئەوی ڕوونتر بڵین دکتۆر ئیبراهیم فەقێ قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ژیری ئەوەیە چی ئەنجامەدەی کارامایی ئەوەیە کەی ئەنجامیەدەی سەرکەوتنەوەی کە ئەنجامیەدەی. وازانم زۆر پێناسەیەکی وازحە کارامەیی ضرورە بۆ هەموو کارێک کە ئینسانێکە بۆیە زۆر جارەگەر ئینسان کارامەیی تیانە بێ حتا ئەگەر ژیری زۆر تیابێ پرۆژەی زۆر پێیە بەڵام لە ئەنجامدانی پرۆژەکانە سەرەکەی نازانێت چ کاتێک ئەنجامیەدا چ کاتێک قسەیەکی باشەکە چ کاتێک فعلێکی باشەکە. کارامەیی یعنی کاتی ئەنجامدانی چالاکیەکە ئیشەکە کارەکە ئەو کاتێک کە ئەنجامیدا کاتەکەی گونجاو بوو ئیشەکەی بەرهەمی باشیە بێ وە سەرکەوتوشە بێ. کاتەکەی گونجاو نەبوو هەرچەند کارەکە زۆر باش بێ ئەگەر کاتەکەی گونجاو نەبوو بەرهەمیشی نابێ و سەرکەوتنیش بەدەست نایەنێ. زۆر جار لە ڕۆژگاردا ئەمە ئەبێتە گرفتێکی گەورە لە بەردەم ئیدارە و بەڕێوەبردندا. ئەو کەسانەی کە عەقڵن ژیرن شتی باشیان پێیە بەڵام کارامە نین لە بەڕێوەبردن و لە ئیدارەداندا لێرە یا گرفت دروسە بێ سەرەکەی لەگەڵ فەرمانبەرەکان یا گرفت دروسە بێ لەگەڵ وەسایل و پێویستیەکانیان گرفت دروسە بێ لەسەر لەگەڵ واقع و ژینگەکەیە گرفت دروسە بێ. چیرۆکێکی زۆر ڕوون هەیە بۆ ئەو بابەتە کە ڕوونتر بێڵێن ئەڵێ جارێکیان کەشتیەک لە شوێنێکە لە قەراخی ئاوەکە لە ئیشەکەوێ وەستایەکی زۆر زۆر هێنن بۆ سەری فیتەرێکی زۆر زۆر هێنن بۆ سەری بزانن چیەتی هیچ کەس نازانێ. ئەخیرەن پیاوێکی بە تەجروبە بۆ ئەزمون دێ کاوی شەر لێزان و شارەزایە دێتە پێشەوە ورد فەحسێکی عامی کەشتێکەکە دوایی سیرەکە یەک چەکوشی لێیە بە یەک چەکوش چاگە بێتەوە ئەکەوێتە ئیش ئەڵێ پارەکەی چەنەکە ئەڵێ $1000 ئەڵێ بابە خۆ یەک چەکوشی لێ $1000 $1000 ئەڵێ بڵێ ئەڵێ وردەکاریمان بۆ بنووسام 1000 لە پێناوی چییە ئەڵێ 999 لە پێناوی کارامەیە $1 لە پێناو چەکوشەکەیە. هاتە کارامەی زۆر گرنگترە بۆ ئەنجامدانی کارێک کە ئینسان بیاوێ سەرکەوتن بەدەست بێنێ تاوەکو ژیری تاوەکو بگات بە سەرکەوتن. باشە گەرچینە سەرباسی بەڕێوەبردن هاوکاریشم باسی لەوە کرد ینی ئێمە پێمان وایە زۆر جار ئەو وێنایەمان هەیە کە پێویستە کەسێک کە مؤسسەیەک بەڕێوە ئەبا پێویستی بە بابەتی بەڕێوەبردن هەیە بەڵام یانی ئەمە خۆمانی بینی لە ژیانی ڕۆژانەمانە جاری وایە کەسێک لە بۆ ژیانی خۆی ئیداری نییە. جا بابەتەکە ئەوەیە هەر بەڕاستی ئیدارە چیە وەکی پێویستی پێیەتی. ئێمە جیاوازیەکی زۆر وازح و ڕوونمان هەیە لە نێوان قیادە وەکو سەرکردە و بەڕێوەبەر وەکو ئیدارە. ئیدارە من پێم وایە ئەرکەکەی زۆر قورسترە تا سەرکردە گەورەترە هەمیشە دەرکەوتوترە
وانە دیارترە شارەزا با بڵێن ناسراوترە بەڵام ئیدارە مهمترە گرنگترە ئەمە کەسی ئیداری هەمیشە بووە بە مزەحی بۆ مؤسسەکەی ینی سروشتی ئیدارە وایە ئەوەی کە ئێوەی ئیدارە بخوێنێ ئەوەی کە ئێوەی ممارەسەی ئیدارە بکە هەمیشە کەسێکە کە چونکە ئەو پرانسیپێکی هەیە پابەندەمە پرانسیپەوە لە بەڕێوە بردنە ئەم پرانسیپە زۆر جار ئەو کەسانی کە هەڵیانە بژێرێ بۆ کارەکە ئەهل نین مەجبورە لایەندا لە پێناو کارەکەیە چونکە کارەکە گرنگترە تا کەسەکە لە هەر مؤسسەیەکە ئیداریەکی سەرکەوتوو بەڕێوەبەرێکی سەرکەوتوو هەبێ مؤسسەکە بە عام سەرکەوتووە بەڵام بە سەدان سەرکردەی تیابێ بەس بەڕێوەبەری سەرکەوتووی نەبێ سەرکەوتوو نابێ سەرۆکی حکوومەت بە 1000 جار سەرکردە بێ بە 1000 جار قیادەیەکی زۆر باش بێ بەس کە بەڕێوەبەرەکانی سەرکەوتوو نەبن وەزیرەکانی سەرکەوتوو نەبن ئەو کاتە کابینەکە کابینەیەکی فەشل دەرەچێ فاشل دەرەچێ بۆ حیزبێکیش ئەمە دروستە بۆ ئیدارەی و بۆ مؤسسەیەکی بچووکیش هەر دروستە مهمترین کاری بەڕێوەبەر ئیداری هەڵبژاردننی کەسەکانە بۆ شوێنە شیاوەکان یعنی ئەگەر کەسێکی شیاو کەسێکی گونجاو کەسێکی شارەزا کەسێکی لێزان کەسێکی بەتوانە دەستکەوت لە شوێنێکا داینا ئیتر ئەم کەسە بێخەمە ئەم بەڕێوەبەرە ئیتر کەمە چێبەلایە بەڵام ئەگەر کەسێکی نەزان بێ ئەم خۆی بەڕێوەبەرە هەمیشە لەوێ بێ چاودێری بکار هەڵەکانی بۆ ڕاستکاتەوە ئەو بکە ئەو بکە ئەو بکە کەواتە بۆ بەڕێوەبەری دامەزراوەیەکی بچووک کەسی بەڕێوەبەر یەکەم ئیشی ئەوەیە کە ئەو کەسانی کە دایان ئەنێ لە ستافا لە بەڕێوەبردنە چاونوقاندن نەبێ بەڕێکردن نەبێ کەسانێک بن کە فعلەن شیاوی ئەو پۆستە بن ئەگەر واستە واستەکاری نەبێ مراعات و چاوپۆشی نەبێ بۆی زۆر جار کەسەکە کەسێکی باشە بەڵام باشی بەو معنای نییە کە بەڕێوەبەرێکی باش بێ بۆ معنای نییە کە ئەکتیڤە لە ئیش و کارەکەیە نەخێر کەسێکی وەکو تر کابراایکی بە شخصیەتە و کابراایکی باشە و دیندارە و موسڵمانە و باشە و ئەوانەیە بەڵام ئەمە وای لێ ئەکا کە ئەم کەسە چاوپۆشی لە ئیشەکەی بکە مهمەکە چییە لێرەیە کارەکەیە مؤسسەکەی دامەزراوەکەیە هەر دامەزراوەیەک خەڵکی دڵسۆزی هەبوو ئەبێ بەڕاستی مەسلحەت و بەرژەوەندی دامەزراوەکە بخاتە پێش بەرژەوەندی خۆی شخصەکان ئەگەر توانی ئەمە بکە لە هەر دامەزراوەیەکە دامەزراوی سیاسیە دامەزراوی کۆمەڵایەتیە دامەزراوی ئاینیە هەر دامەزراوەیەکیە داعاویە هەر شتێکە توانیان بەرژەوەندی گشتی خەڵکی دامەزراوەکە یعنی گشتی خەڵکی بخرێتە پێش بەرژەوەندی شخصیەکان بە تاکید دەو پرۆسەیە سەرکەوتووە من گرفتەکان لەکوێ دروستە بن زۆر جار مەسەن لە بابیێنینە واقعی کوردستان لە واقعی کوردستانە حیزبایەتی ئیسا وای لێ کردووە کە چاوپۆشی لە هەموو وڵەکانیەکە وەزیرێک لەسەر دزی دەڕەکرێ دەستی پیسە زۆر بێ شخصیەتە زۆر ئەوەیە بەڵام لەبەرەوەی حیزبیەکی باشە دێدایەنێ چاوپۆشی لە هەموو شتەکانیەکە ئیتر ئەمە لێرەوە گەندەڵیەکان دەست پێەکە بەشێکیشی یعنی ئەو کەسێک کە وەزیرە کە بەڕێوەبەرە کە شتەکەیە بەڕاستی تاوانە سەرەکیەکە ئەو نییە لی نازانێ لای بن لەوێ بیخەنە شوێنێکی تر خۆ ئەمە مؤسسەیە هەیە لی نازانێ مەرج نییە هەموو ئەو بەڕێوەبەرە فاشیلانە خۆیان مقەسیر و تاوانبار بن نەخێر بەڵکو سەرو ئەو مقەسیر و تاوانبارە چونکە ئەوی هێناوە لەوێ دایناوە ئەگەر توانی ئەوەی سەرەوە بێ بڕوە بگەڕێ بە دوای خەڵکی لێهاتوو پسپۆڕ خەڵکی پرۆفشنال بۆ جێگەکان ئیتر لە بەڕێوەبەری قوتابخانەیەکە بیگرە تا وەزیرێک وەڵا بە تاکید وڵا داوەدانە بێتەوە بە تاکید سەرکەوتووە بین بەڵام ئەگەر چاوپۆشی بکەین خزمێنە و حیزبێنە و دۆستێنە و نزیکی و ئەمانە ببێ ئیتر بەڕاستی وڵات هەر ئاوای لێرە هەر چاوەڕێ ئەوەی لێکرێ هەر کاتێک وڵات توانی دامەزراوەیەکی وای هەبێ نیشتیمان وڵات ئینتیما بۆ ئەوە بگێڕێتەوە ئەوە بە تاکید دڵسۆزی دامەزراوەکەی ئەبێ ئەگەڕێ بە دوای خەڵکی شیاوە دایەنێ پێچەوانەکەشی ڕاستە پێچەوانەکەشی ئەو سەرۆکە یا ئەو وەزیرە یا ئەو سەرۆک وەزیرانە کێ کردوێتی بە سەرۆک وەزیران کێ کردوێتی بە کەسی یەکەمی وڵات ئەو حیزبە کردوێتی باشە لە لای ئەو وەفا ئەوەیە خەڵکە حیزبیەکە بێنێ داینێ بەڵام بخوا غەڵەتێکی زۆر گەورەیە
غەڵەتێکی زۆر گەورەیە. وەفا لای ئەو با ئەمە بێ خەڵکی شیاو بدۆزێتەوە بۆ ئەوەی ئەم حیزبەی ئەم دەسەڵاتەی هەمیشە بە جوانی بمێنێتەوە، هەمیشە بە پاکی و بە چاکی و بە یعنی ئەگەر لە ئیدارەکەی سەرکەوتوو بوو، لە بەڕێوەبردننی وڵاتەکەی سەرکەوتوو بوو، لە وەزیرەکەی لە سەرکەوتوو بوو، لە بەڕێوەبەری قوتابخانەکەی سەرکەوتوو بوو، ئیتر ئەو کاتە خەڵکەکەش هەمیشە چاوی لێتی ئەڵێ بە ئەو سەرکردەی هەڵبشێرینەوە تاوەکو بتوانێت خزمەتی زیاترمان بکە. بەڵام ئێستا لە وڵاتەوەی لێ هاتووە بەرژەوەندی شەخسەکان پێش بەرژەوەندی گشتی کەوتووە، بەرژەوەندی تاکەکان پێش بەرژەوەندی گشتی کەوتووە، بەرژەوەندی حیزبەکان پێش بەرژەوەندی وڵات و نیشتیمان کەوتووە. بۆیە وڵات هەمیشە چاوەڕێەکرێکە بەرەو خراپتر بڕوا. حدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم زۆر جوانە، ئەفەرمێ هەر کاتێ بەرپرسیارەتی درایە خەڵکی نائەهل فانتظر الساعة، فانتظر الساعة دوو لێکدانەوەی هەیە. لێکدانەوەی یەکەمەوەی چاوەڕێی قیامەت بکەن، لێکدانەوەی ئەوەیە چاوەڕێی ڕووخان و لە ناوچوونی ئەم دەسەڵاتە بکە، ینی کۆتایی هێنان بەم دەسەڵاتە بکە، نەوەکو ئەوەی کەیتر کۆتایی دنیا بێ هەمووی لە ناو بچێ. جابووی بینەروا هەست نەکە تەوەرەکە و باسەکە ئێمە تەنها پەیوەندی بە وەزیر و حکومەت و دەسەڵات و ئەوانەوە هەیە، بە ئەمە وردی کێنەوە کاگی حەسەن. بۆ من کە پێشەشکارێکم، ئەم برایانەکە کامێرەمانن، شۆفێرێکە لەسەر شەقام شۆفێریەکە، کەسێکە لە بازاڕە، ئافرەتێک کە لە ماڵەوەیە ماڵداریەکە و مناڵ پەروەردەکە، هەر بەڕاست لەم پنتە بچووکانەشە کارامەیی ضرورە دەبێ بوونی هەبێ، خاستن بەپی ئەو پێناسانی کە لە ئەوڵە باست کرد. بە دڵنیاییەوە ئێمە هاتینە سەر دامەزراوی بچووکترین دامەزراوە خێزانە. ئەخۆ لە خێزانیشە مهمترین ئەرکی پیاو ئەوەیە کە دایکێکی باش هەڵبژێرێ بۆ مناڵەکانی، وانە؟ ڕاستە. ئەگەر دایکێکی باشی هەڵبژار بۆ مناڵەکانی، ئیتر بێخەمە لە پەروەردەیان، بێخەمە لە بەخێوکردنیان، بێخەمە لە تێرکردنیان، بێخەمە لە جوان بەڕێوەبردننیان، یعنی بێخەمە لە هەموو شتێک. بۆچی لە کۆمەلگایە گرفت زۆر دروستە بێ؟ لەبەرەوەی بەڕاستی هەڵبژاردنەکان بە پێوەرەکانی خۆیان نابێ. ئەم هەڵبژاردنە کارامەیە؟ چۆن؟ ئەوە وتم هەنگاوی یەکەمی کارامەیە، هەنگاوی یەکەمی کارامەیە هەڵبژاردنەکەیە. لە سەرەتایە ئەم کارامەیە ئەگەر باوکەکە یا کوڕەگەنجەکە تەنها چاوی لە جوانیەکە نەبوو، پێوەرمان هەیە بۆ ئەوە، وانە؟ وەکو باگراوندە دینیەکە سیرکە، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لەبەر چوار شت هاوسەر هەڵبژێرن، وانە؟ چوار شت. ئەگەر ئەم چوارت کرد بە پێوەر، تەنها یەکێکیان لەبەرچاو نەبوو، تەنها چاوت لەبەرچاو نەبوو. ئێستا زۆر جار گرفتە گەورەکان لێرە دروستە بن. کەسێکی زۆر جوان، یعنی تر جوانترین کەسی سەرزەوی بۆ هاوسەر هەڵبژێرە، سبەینێ لە ئیدارەیە سەرکەوتوو نابێ، چونکە تۆ تەنها چاوت لە جوانیەکەی بوو، بەڵام بە جوانی ئەمێنێتەوە، خزمەتی خۆیەکە، بەس مناڵەکانی کاتە قوربانی خۆی، خزمەتی خۆیەکە، پیاوەکەیکا بە قوربانی خۆی، دەوروبەرەکەیکا بە قوربانی خۆی، بۆ لەبەرەوەی ئەو تەنیا جوانە. بەڵام ئەگەر شتەکانی تری تیا بوو، بابەتە کۆمەڵایەتیەکان، بابەتە پەروەردەیەکان، بابەتە ئاینیەکان زۆر گرنگن لە خاو خێزانە. لە مؤسسە و دامەزراوەیەکی ئاوایە بەڕێوەبەر هەرکە سەرەکیەکەی وەکو عەرزم کردی هەنگاوی یەکەمە دەستنیشانکردنی کەسەکانە بە پێی گونجان. بێژەری وا هەیە، من حرمەت و ڕێزم بۆ ئێوە هەیە، یعنی لە دوای 25 ساڵ، لە دوای 30 ساڵ بێژەری ئێستش لاپتۆپەکەی لێ بسێنەرەوە، ئایپادەکەی لێ بسێنە، وەرەقەکەی لێ بسێنەوە، ناتوانێت دوو قسە بکە. ئەمە خۆی هەڵبژاردنەکەی دروست نییە. ئەم کەسە بۆ ئەو شوێنە ناشێ، با دەنگی خۆش بێ، با جوان بێ، با گونجاو بێ، با کاتی هەبێ، با پارەی باشی بدەیتێ. بەڵام پێچەوانەکەشی جاری وا هەیە کەسێک بێنە داینێ هەر لە یەکەم دقەیە بۆ دەرەکەوێ، هەموو شتێکی لێ بکوژێنەوە، کارەبای لێ بکوژێنەوە، ئایپادی لێ بسێنە، وەرەقەی لێ بسێنە سەرەکەی بۆ خۆی بەرنامەکە بڕێوە بە. کەواتە هەڵبژاردننی کەسەکان هەنگاوی یەکەمە. هەنگاوی دووهەم ئەوەیە کە چاودێری پرۆسەکە بکەی هەتاوەکو ئەگەی بەسەرکەوتن، چونکە چاودێری بەشێکی زۆر گرنگە لە ئیدارەیە، زۆر گرنگ. یعنی هەر مؤسسەیە چاودێریەکی بەهێزی هەبێ، بە دڵنیاییەوە مؤسسە سەرکەوتووە. هەر مؤسسەیە چاودێری نەبێ، ئیتر ئەو کاتە کەوێتە سەر سیستەم و پرەنسیپەکان و بنەماکان و خاڵە ئیجابیەکانی کە هەیەی کێ جێبەجێیەکە بە پێی میزاجی خۆی، کە سیستەم نەبوو، سیستەم هەبووە بێ چاودێری بکرێ. یەقینەن هەڵبژاردننی کەسە گونجاوەکان سیستەمێک بۆ بەڕێوەبردنێکی سەرکەوتوو چاودێریکردن. ئەم چاودێریکردنە ئەگەر نەبوو سیستەمەکە بە میزاجی خۆی جێبەجێیەکە و هیچ کات ناگا بە سەرکەوتن.
جا من ئەو نمونەی لەسەر بێژەری و ئەوانە هێنامەوە دوور بێ ینی حاشا خزمەتی جەنابکانە نامەوێ بێمەوە بابەتەوەی وتم بابی سرواتێ نەگەن ئەم ئایپادی ئێمە بەدەستمانەوە شتەکانی تیان و ساگە سریەوە نەکەین نابێت ئەوە تەنها کڵەشی بەرنامەکە و پەیوەندی لەگەڵ دەرهێنەر و ئامادەکاری بەرنامە ئەوە بکرێ ئەوە نەکرێ میوان هاتنات ئەوە بەس بۆ ئەوەی بابینەرەوە نەزان ئەگەر ئەمەمان پێنەوت نا من مەبەستم ئێوە نەبوو ئێوە تەجروبە وەزمونێکی زۆرتان هەیە و الحەمدوللا سەرکەوتوشن بێژەرەکانی پەیام ینی لە بێژەرە سەرکەوتووەکانی ئەم پرۆسی ڕاگەیاندنە لە هەرێمی کوردستان بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی هەر کەسێکیان لێرە نامێنێ لەوێ باشترین پارەیە دەنێ زۆرترین کاریە دەنێ سەرکەوتوترین کاریە دەنێ لە کەناڵەکانی ترکەواتە ستافێکی باش و ئیدارین الحەمدوللا. مامۆستاگیان باسی بەڕێوەبردن ئەکرێ هەر بەڕاست پێویستە بۆ نمونە ئەسێمە بینین لە زانکۆکانە پسپۆڕی هەیە بۆم بابەتە پێویستە ئێمە پسپۆڕی بەدەستبێنین یان ئەوەتە ئەمە کارامەیەکە هەر کەسێک کە بێوێ ئەتوانێت بۆ ژیانی خۆی بەپێی ئەو پێگە و ئەو ئەزمونە ئەو کارێکیکە بەدەستی بهێنێت. طبعا کارامەی کۆمەڵێ مەراحیل و هەنگاوە ئەبێ بەڕاستی ئینسان بگرێتە بەر ئینجابێ بە کەسێکی کارامە ینی ئەسڵی سحری نییە بیدەنە دەست و تەواو تۆ کارامە بی نەخێر ماندووبوونێکی باشیەوێ سەرەتا و پێش هەموو شتێ بەڕاستی ئەو کەسێک کە ئەبێ بە بەڕێوەبەری بەشێک ئەبێ بە بەرپرسی بەشێک ئەم کەسە کارامەیەکەی لێرەیە چەندە شارەزای ئەم هۆڵەیە چەندە شارەزای ئەم ئیدارەیە چەند ئەم مؤسسەیە چەندە شارەزای ئەم وڵاتەیە یعنی بەداخەوە لەم وڵاتەی ئێمە هیچ ئەمە پێوە نییە شارەزایی یعنی زانیاری وەرگرتنی کۆکردنەوەی زانیاریکی زۆر لە چوارچێوی ئەو نیتاقەیە کە تۆ کاری تیاکەی ئەگەر بێژەرێکی بەرنامەکەت لەسەر چییە تەوەرەکانی چین میوانەکانی کێن کەی پێشکەشەکرێ وانە چەندە پێشکەشەکرێ بێ خۆت کۆکەیتەوە جاری وایە کەسێکە ڕوا مامۆستایەکی زانکۆیە باشە عیلمێکی زۆری پێە بەڵام ناتوانێ سیمینارێک پێشکەش بکە سەرکەوتوو بێ بۆچی چونکە ئەم وارە خۆی ڕاهێناوە کە بە درێژی و بە قوڵی بچێتە ناو بابەتەکەەوە سێرەکەی پێشەکەی تەواو نەکردو کاتەکەی تەواو بووە لە وڵا کاتەکە تەواو بوو هیچ هەدەفی نەپێکە کاتە مەرحەلەی یەکەم زانیاریە و معلوماتەکە هەبێ معلوماتی تەواوی لەسەر بابەتەکە هەبێت دووهەم کاگەحسان هەر لەسەر ڕۆژاریە ئێمە ڕۆژانی هەینێکی وەلای مامۆسان بۆ وتار مامۆستایەکی بەڕێز لە 12 تا 15 دقه ئەوڵ و ئاخر و ناوەڕاستە تێگەنە و کیتەوە ماڵە هەموو شتێکە ئەزانی چییە هەشە نیو سعات قسەی بۆ کردووی لە ماڵۆ لە دەپرسن باسی چی کرد نازانی بڵی باسی چی کردو چکە ینی بووی کۆ نەکراوەتەوە بابەتەکان و نشی زانی ینی مسلمانەکان و نوشخۆنەکان تێبگەێنە زانی کاک دانا ینی بابەتەکە پەیوەندی بە پلانەوە هەیە یعنی پلان لە هەموو کارێکا ضرور و پێویستە لەم بابەتی کارامەیەشا زۆر پێویستە لە بەڕێوەبردنە پێویسترە بنەمای سەرەکیە بەبێ پلان ناچێ بەڕێوە هەر نابێت بەبێ پلان ناچێ بەڕێوە ئیدارەی سەرکەوتوو بەبێ پلان نابێ پلان چییە؟ خۆ پلان ئەگەر بە دوو کەلیمە بێڵێن بریتە لە هەڵبژاردننی کۆمەڵی ئامانج بۆ سەرکەوتن ئەم ئامانجە مهمە وتارە دەی ئامانج چییە لە وتارەکەیە چی ئەگەیەنی تەوێ بە خەڵک بڵێ چی تەوێ خەڵک بخەوێ تەوێ خەڵک بێزارکەی ئەتەوێ خەڵک هەموو دینی پێ بڵێ لە 20 دقەیە ناتوانی ئەبێ شتێک هەڵبژێری کە تۆ ئەتەوێت لەو ماوە کورتەیە بیگەینی بە بەرامبەرت ئەگەر توانیت بۆیە وتم پێشتر ینی لە بێژەریەکەیە تۆ ئەگەر سنوورێکرد نەبێ هەردەستێ پێکرد پێشەکەکەی بۆ خۆت بە نیو سعات تەواوی ناکەی سەرەکەی میوانەکە هیچ نامێنێتەوە ناتوانانی هیچ پرسیارێکی لێ بڵێ بەس ئەگەر زانیت بەرنامەکەی تۆ نیو سعاتە تەوەرەکەی تۆ چییە ئامانجەکەی تۆ چییە حتمما لە دەوری ئامانجەکە سوڕێتەوە تا لە هەدەفەکە ئەدەی لە هەدەفەکەتدا یعنی سەرکەوتووی سەرکەوتن پێویستی بەو هەموو چوارچێوەیە هەیە کە دائەڕێژرێتەوە لە پلانێکە بۆ کارێک بۆیە زۆر گرنگە ئەم ئامانجە لە بەرچاو بێ بڕۆینەوە بۆ گشتی ژیان ئامانج لە دروستبوونی ئینسان چییە تۆ بۆچی دروست کراوی خۆ ئینسانە بێ بزانێ بۆچی دروست کراوە نیە ڕۆژانە کاری تۆ چییە بۆ گەیشتن بە ئامانجەکەت بۆ ڕازیکردنی خوای پەروەردگار ڕۆژانە کاری تۆ چییە بێ دیاری بکەی کە ڕۆژانە دیاری کرد ئیتر ناوەسی بە دیار خەڵکەوە
یعنی قسەیەکی زۆر جوان هەیە ئەڵێ هەرکەس خاوەن پلان بێ خەڵک و دەوروبەرێک بەکارهێنێ بۆ جێبەجێکردنی پلانەکەی خۆی بەڵام پێچەوانەکەی ئەگەر خاوەن پلان نەبێ سیرەکەی بەیانی تا ئێوارە ئەیبەن بەڕێ ئێوارە بە برسێتی ژێنێرنەوە نازانێت بۆچی چووە ئەبێتە بەشە لە پلانی خەڵکی ئەبێتە بەشێک لە پلانی خەڵکی و جێبەجێکردنی پلانی خەڵکی ئەو لە بەرچاوگرتنەی ئامانج زۆر جار لە هەر شتێکە لە بەرنمەیەکە لە محازڕێکە لە خوێندنێکە لە سیمینارێکە لە کەسابەتێکە لە دروستکردنی ماڵێکە ئامانجەکەی لە بیرەچێتەوە بۆچی خێزان پێک ئەهێنرێ دروست دەکرێ خۆمانە بێ خەڵک شارەزایی هەبێجا خێزان دروستکە نەوەکو هەرەوە وڵی جا من خۆوارە ئەرکێکم لەسرە ماڵ هەر بەڕێوە بەم جابایەکی نەفرێکی تریش زیاکەم ماڵ هەر بەڕێوە بەم بەڵام تەنیا مەسلحەتم خۆمە ژیانی خۆم خۆشی خۆم لەزەتی خۆم تەنیا مەبەستم خۆمە دەی مناڵەکەت فاشیل دەرەچێ ئەگەر تەنیا مەبەست خۆت بوو دەی وڵاتەکە دوێرانە بێ چکە تۆ هەموو کەس بەکارهێنی بۆ خۆت ئێرەی و ئەوانە لەو مەجالەیە دروستە بێ کاتێک کە ئینسان تەنیا وتی من ئاخر تۆ کاتێ بڵێ منەویش ئەڵێ من لە نێو ژن و پیاوەکە کاتە پیاوەکە هەر بڵێ من ژنەکەش ڕۆژی لە ژانڵێ من خوا لە خۆم منیش بە شەرم ئەم منە منافەسەیەک دروستەکە سێرەکەی لە نەتیجەیە یەکێکیان لە یەکێکیان نەباتەوە یا پیاوەکە ڕواژنێکی ترە نێو ژنەکە ڕاکە یاخود ژنەکە واکە لە پیاوەکە وای لێەکە بە پیاوی ناهێڵێتەوە یەکا بە خزمەتکاری خۆی جاکە بوو بە خزمەتکاری خۆی تا ئەو کاتە ئەم ژنە ئەبێتە ژنی خزمەتکارێک نابێتە ژنی پاڵەوانێک بە فراوانی و بە قوڵی توانی بیر لەم بابەتانە بکەیتەوە گەیتە نەتیجەیەوەی کە کارامەیی زۆر گرنگە لە ئیش و کارە زۆر گرنگە لە ئیش و کارە هیچ کاتێک کارەکە ئیشەکە پرۆژەکە پرۆسەکە سەرکەوتوو نابێ ئەگەر خەڵکی کارامەی لەگەڵ نەبێ ئەگەر خەڵکی کارامەی لەگەڵ بوو هەرچەند شتەکە بچووک بێ هەرچەند کارەکە کارێکی سادە و ئاسان بێ زۆر بە باشیە توانی سەرکەوتنی تیا بەدەست بێنی بەڵام پێچەوانەکەشی ڕاستە هەرچەند کارەکە زۆر گەورە بێ ئیستا لە وڵات تا بابەتە نەتەوەییەکان وردە خەریکە تیاچن هەر نەماون یعنی بەجلی کوردیەوە بڕۆ بۆ زانکۆی سلێمانی نایڵم چیتە ژوورەوە بە زمانی کوردی لە هێندێ شوێنە قسە بکە گاڵتە و پێکەن بە شەڕواڵ و کراسەوە بڕۆ بۆ دایرەیەک ناکۆنە ژوورەوە دەست خۆش کاگەستان کاتمان نەما خۆشحاڵ بووم سەرکەوتوو بن سپۆری کارگەڕی کە لەم تاوەرە لەگەڵمانە